کەمێک پێش ئێستا یەکەم پۆستەری فەرمی و یەکەم تیزەر تریلەری فەرمی فیلمی ئاڤنجەرز دومزدەی لەلایەن مارڤڵ خۆیەوە بڵاو کرایەوە. ڕاستە دزەی پێکرا بوو تریلەرەکە، بەڵام کوالیتیەکی خراپیە بوو، لەوانێت 10 جاری سێرم کرد بێتەوە، بەڵام وەرم پێکەوە بە کوالیتیە بەرزەکە سێریکەین و تا کۆتایی لەگەڵ مابن لە بەرەوەی 3 تریلەری کەژماوە. ئەنجا با ئێستا دەست پێ بکەین، ئەمە یەکەم تیزەرە کە باسی ستیڤ ڕۆجەرسە. جا مارڤڵ فیلمەکانی ئاڤنجەرز بەس ئەو مۆسیقایی هەموو دنیایانێ. سێ و دیمەنە. ئەڵڵا ستیڤ ڕۆجەرس جلەکەی کاپتن ئەمریکا بەدەستیەوە. نەوەیەکە هەستێکی سەیرمایاتێ. بەڵێ ئێستا مناڵیشی هەیە، مناڵی خۆی و پێگیە. هەرچەند ئەم لەقتەیەم بینیوەتەوە هەر دڵخۆش بووم، هەر زۆر بەلامەوە شازوە، ینی بەزدی بیرەکەین ستیڤ ڕۆجەرس will return in Avengers Doomsday. باشە ئەڵێ ستیڤ ڕۆجەرس ئەگەڕێتەوە لە ئاڤنجەرس. ئەنجا ئێستا ئەم کاتەیەتە سەری ئۆکەی. بەڵێ هەروە کۆزانین 18/12 2026 لە سینەماکانی جیهان نمایشەکرێ. ئەوە کاونتداونە، وردەوەرە بە حساب کاتەکە لی کەمە بێتەوە ئەگەین بەو ڕۆژەی کە فیلمەکە نمایشەکرێ. ئەنجا چیم هەیە لەسەرم تریلەرە با پێتان بڵێم.